ئێران ئەم قۆناغە هەرمانەوەی ئێران بۆ دەسەڵاتی ئێران سەرکەوتنە ئەگەر لەم شەڕە بمێنێتەوە هەرچەندە بڵێن ئێستا کێشەی بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا دروست کردووە لە بنکە سەربازەکانی ئەمریکا لە وڵاتانی عەرەبی لە بەردەمانکردنیەوە ئۆتێلانە ئەمریکیەکان لێتی لە وڵاتانی عەرەبی موشکی بەردەوام بۆ سەر دڵی ئیسرائیل و تەل ئەویب و ئەوانە. من وا ئەزانم ئێران لەم شەڕە بەهێزترە بێ، چونکە ئێرانیەکان دەرکەوت کە ئەتوانن زۆر بە خێرایی شوێنی ڕابەر پڕکەنەوە. یعنی سیستەمی ئێرانی سیستەمێکی زۆر بەهێزە، ئەتوانێ ئێستا ئەگەر موشتە باش بکوژێ با بڵێ ئەمریکیەکان موشتە باش بکوژن زۆر بە ئاسانی ئەتوانێ شوێن پێی بگرێتەوە، شوێن ڕەهبەرێکی کەش بگرێتەوە. ئێرانیەکان لەم شەڕەیە بەهێزترە بن، ناڵێن سەرکەوتووە بن، بەڵام بەهێزترە بن، بەهێزترە بن لە ڕووی ئایدۆلۆجیەوە، لە ڕووی ئایدۆلۆجیەوە، چونکە ئێستا کوشتنی ڕەهبەر هێزی بە جەماوەری ئێرانی بەخشیوە، هێزی پێبەخشیون. جا چونکە ئەڵێ هەر وڵاتێک هێزی جەماوەریەکەی هێزی پێبەخشرا قورس ئەکەوێ. بۆیە من وای ئەبینم ئەگەر شەڕێژدا بگیرێ ئێرانەکان لەمایە بەهێزە بن و استراتیجێتێکی بەهێزترێ بۆ خۆیان دروستەکەن و لە ڕووی تەکنۆلۆژیاشۆ زیاتر پێشەکەون و لەم کاتەشا بەڕاستی قورسە ئێران بڕوخێ، چونکە ئێران لەم کاتەیان ناڕوخێ، چونکە ئێران هەموو مەقەویماتەکانی ماوە. یعنی ئێران ئێستا ئەتوانێ هێرشکە. کاک حەکیم ئەمە زۆر گرنگە کە بەڕاستی وڵاتێک کەی ئەڕوخێ نەتوانێت هێرشکە.